بەڵام هەستناکە لێرە ئێمە ئەوەی کە تا ئێستا کراوە بەپی پێویست بووە لە کوردستان من بەداخەوە مەزانی چی ئێوە ئەو گەنجانی سەردەمی ئێوە هەمووتان سەقافەتی باسیتان وەرگرتووە لەبەرەوە لە کوردستانیش لە دوای ڕاپەڕین ئێوەمانان کە هاتن دام دەستگاکانتان گرتە دەست عین تەقالی تەنزیم کردەوە. یعنی ئێمە هەم درێژە پێدانی هەمان ئەو کولتوری تقریبا بس پێم وانییە کانوشیوان لە ناو بەتابەتی بەڵێ زۆری ڕۆژبیرەکانی ئێماوانەیە کە لەژێر سایی بەعسیا پەروەردە بوون زۆریان تقریبا لەگەڵ خۆیانە بەڵێ نەریت و کولتوری باسییان هێناوەتە ناو ئێمەوە. ئێمە پێمان چارەسەر نەکرا تا حدێک نتوانانی وانە چارەسەری بکەین ومێدم وایە لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقی ئەو کولتورە بە تەواوەتی لە ڕێگ و ڕووشە دەربهێنرێتە دەرەوە. من پێم وایە کانوشیوان ئەوە ڕەنگە تەوەرێکی جانبی دانیشتەکە ئێمە بێ بەڵام لەسەر مەسەلەن ئەو هێنانە ئەو نووسەر و بێژەر و شتانی کە ئەو هەموو ماساواکەن بۆ مەسئولەکان بەڕاستیەوە جۆرێکە لە لاساییکردنەوەی کولتوری باسی مەسەلە. بەس کاک نوشیروان ئەو جیلی ئێمە زیاتر لەوانەیە متەئەسیری بێ بە ئێوە ینی بە شۆڕش ئەگەر خۆشی نەخێت چونکە شۆڕش لە شار بووە ئێمە لە شار نەبووین ئەوەی کە لە تەنزیماتە بۆ ڕەنگە متەئەسیر بوو بێ بەڵام ئەوەی کە لە تەنزیماتە بۆ مقارنەی بکەی بۆەوەی کە لەژێر دەسەڵاتی بەعسیا ژیا مەسەڵ بڵێن لە شارێکی گەورەی وەکو سلێمانی ئێمە چەند هەزار ئەندامێکمان هەبووە چەند هەزار خێزانێک لەگەڵ ئێمە بووە چەند هەزار کەسێک لە دەرەوە پێشمەرگە بوو ما باقیەکەی تری ڕۆژانە تەلەڤیزیۆن و رادیۆ و جەریدە و سلوکی بەعسیەکانی بینیوە. ئەنجا ئێستا ئەوە نەگۆڕاوە زۆر نەگۆڕاوە.